واکەوتنی موچەی هاوڵاتیانی هەرێم و کاریگەری لەسەر ژیانیان با سوپاسەوە گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ میوانەکەم لە شاری هەولێرەکەم کاک عەبدوڕەحمان تا بەیانیت باش سپاس کاتی خۆت بێمە بەخشی. سپاس بۆ جەناب تو بینەرانی خۆشەویست. بەڵێ کاک عەبدوڕەحمان دواکەوتنی موچە بۆتە چیرۆکی 1001 شەوە ئەم کێشەیە کەی چارەسەر ئەکرێت بە بۆ چوونی تو هەڵبەت؟ بەناوی خودای گەورە و میهرەبان. موچە واتە ماف لە ئاستی کاردا، موچە واتە بژێوی، کورد دەڵێ برسێتی بەڵێ بەناوی خودای گەورە و میهرەبان. موچە واتە ماف لە ئاستی کاردا واتە بژێوی، کورد دەڵێ برسێتی ڕەجی هاری پێوەیە، بەڵام بەداخەوە لە ناو خەڵکی کوردستان ئێستا بۆتە مایەی ڕەزامەندی و ڕێگەڵ ڕاهاتنی. کێشەی موچە هەر ئێستانیە لە ساڵی 2014 سەری هەڵداوە. بەداخەوە ئەو حکوومەتە بێباکە بیر لەوە ناکاتەوە، تۆ سەرنج بدا. فیئە باڵاکان خۆیان هیچ کێشەیەکیان نییە، خۆ ئەگەر موچەیەشنی ئەوان ژیانیان زۆر باشە، بەڵام بۆ خەڵکی خوارێ سەرنج بدا. کەسێک کە مندامێک 150,000 هەیە، مامۆستایەک لە ملیۆنێک کەمتری هەیە، تۆ نزیکەی 50 ڕۆژە موچە وەرنەگیراوە. تا ئێستا ئەگەر سەرنج بدەی ئەو خەڵکە بیر بکەوە چۆن شتێک بۆ منداڵەکەی بکرێت، چۆن بژێوی ژیانی دابین بکات. ئەوانە ئەوەندە قەیرانی گەوران حکوومەتی کاربڕێکەر نەکەربیری لێ ناکاتەوە، من وای بۆ ئەچم لەزەتیش لەو هەموو ئازاردانەی خەڵک وەرەگرێت. حکوومەتی کاربڕێکەر لە بڕی ئەوەی کە هیچ باچی بە خەڵک نبێت، لە جیاتی ئەوە بێ لەگەڵ حکوومەتی ناوەند ڕێک بکەوێت ئێستا کە ئێمە موچەکانمان لەوەیە مجموعەیە گرفتی دروست کردووە، داهات ڕادست ناکات، لیستەکان بەداخەوە کەم و کوریان تێدا، تۆ سەرنج بدە لیست بچێت ئەوەندە کەم و کوری تێدا بێت. هەر لەسەر موچە سەرنج بدا، پارەی موچەی خانەنشینی سندوقەکەیان دیار نامێنێت، دامەزراندن نییە، کەچی 50 ملیار زیادی کردووە. تەوتین بە عینادی و بە سیاسی کراوەکەوە یەکێکە لە هۆکارەکان بۆ ڕاستەڕی موچە. بەڵێ تەرفیع نییە، ئەوانە هەموو هۆکاری ئەوان لە پای ئەوە خەڵک بێمتمانەیی وەرگرتووە لە ئاستی ئەو بێموچەیە. چارەسەری گشتی ئێستا ئەوەیە حکوومەتی کاربڕێکەر خۆی بخاتە ئاستی مەسئولیەت، ناکرێت لەوە زیاتر تۆ لە 50 ڕۆژ نزیکە بینەوە موچەی مانجی حوتت وەرنەگرتووە، بەڵام زۆر بێباکانە نەی تا ئێستا تەسریحێکیش نەدەی، ئەو باڵەکەشی نەخەیە سەرشانی خۆت. لەو بەرپرسیاریە ناکرێت لەوە زیاتر خەڵکی کوردستان چاوەڕێ بکە. ئەو بێموچەیە بازاری پەک خستووە، وەزعی ماڵەکانی پەک خستووە، ژیانی نێوان هاوسەرانی کێشە بۆ دروست کردووە. لەولاوە ئێستاوا بەرەو کردنەوەی خوێندنگاکان ئەڕۆین، ئەو دایک و باوکانەی کە موچیان کەمە چۆن بتوانن دابینی ژیانی ماڵەکانی خۆیان و پێداویستەکانی خوێندنگا بکەن. ئەوانە لە خۆیانەوە لە شوێنی بەرزەوە، ئەوانەی کە هۆکارن لە دواکەوتنی موچە و برسیکردنی خەڵک لە بەرزەوە سەیری خەڵکەکەن. وا ئەزانن خەڵک وەکو خۆیان هەمیشە جگە لە موچەکانیان لەو هەموو داهاتە زەبەلاحی کوردستان سوودمەند بوونا. بەداخەوەی ئێستا لە کوردستانەکە لە هیچ شوێنێک نەبووە. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم حەدیثێکی هەیە، ئەڵێ تۆ کە کرێکارێک کاری کرد بەر لەوەی عەرەقەکەی بستڕێتەوە پارەکەی پێ بدە بۆی متمانە دروست بێ، ئەویش دڵی خۆش بێ، لە هەموو لە دنیا سەرنج بدا. لە دواکەوترین وڵاتانی ئەفریقیاش ئەوە نییە تۆ کارمەندی حکوومەت بی بۆ مای 2 مان کارت کرد بێت، کەچی سەرچاوی داهاتت وشک کرابێ، موچەکەت بڕابێتن. ئێخۆ فەرمانبەران لەوە زیاتریان نییە، چۆن بتوانن بژێوی ژیانیان دابین بکەن. لە کوێی دنیا بووە فەرمانبەران بە بەلاش، یعنی بەبێ موچە بەبێ ئیمتیاز کە مافی خۆیانە موچە وەربگرن. بەداخەوە ئەو وەزعی دەستا دروست بە قەیرانێکی گەورەیە و من پێشبینیش ناکەم لە سای ئەو حکوومەتە کاربڕێکەری ئێستا کە هەیە وەزعەکان بەرەو باشی بڕۆن و موچە چاک بکەن. بۆیە ئەمە خەمێکی قوڵە، خەمێکی گشتیە. پێویستە من لە سەرەتاش وتم لە جیاتی ئەوەی لەگەڵی ڕابین کە برسێتی ڕێگەکی هاریە پێویستە هەڵوێستمان هەبێ، پێویستە هەموو فشار بکەین بۆ ئەوەی ئەو لایەنەی بەرپرسە لە کەم و کوڕی موچە لە نەدانی موچە بەڕاستی هیمەتێک بکرێتن. ئەو خەڵکە دڵسۆز و ماندووە، ئەو هەموو خەڵکە بە تەحمل لەوە زیاتر چاوەڕێی چی بکەین بۆ نەهاتنی موچە. بەڵێ بەڵام کاک عەبدوڕەحمان حکوومەت هێرەم لە ماوەی ڕابردوودا ڕوونی کردو ئەڵێ بە 3 لیستی جیاواز موچەی مانجی تەموزمان ناردووە بۆ بەغا. 3 لیستی جیاواز. بەڵێ خۆی ئەمە یەکێک لە هۆکارەکانی گرفتەکانە. تۆ بۆچی بە 3 لیستی جیاوازەی نێری؟ تۆ ئەگەر کارەکانت شەفافە، لیستی موچە پاکە، هەموو ئەولەویاتەکانت ڕاستن، بۆچی بە 3 موچە ئەینێری؟
کەواتە حکومەتی هەرێم لەبەر ئەوەی بندیواری زۆر بووە لەبەر ئەوەی هێزی ئەمنی چێشە و گرفتی بۆ دروست بووە لەبەر ئەوەی ناوی دووبارە هەیە لەبەر ئەوەی وەهمێکمان هەیە هەر لەو ماوانە لەلایەن هێزە ئەمنیەکان مەجموعەی خەڵک کە هەبوو لە شوێنانی تر لێرە لە هەرێمی کوردستان موچیان لەسەر حسابی خەڵک وەرەگرت ئەوە هۆکارێکە بە پەلە پروژە هاتن ویستیان خەڵک بکەنەوە شوێنی ئەوانە کەچی حکومەتی عراقیش ئەوەی قبول نەکرد هۆکاری خەڵکی ئەمنی لایەنە ئەمنیەکان ئەوانەی کە لە مەیدان و ئێمە هەموو هاوکاریان و ئەوانش ئەو ئەمنیەتە پارێزن پێشمەرگەیەک کە لە سەنگەرە لە بنجەمەلۆنێک لە هێڵی تەماسە ئەو ئەکوژرێ و ئەکوژێتن کەچی وەزیرێک لێرە لە بەرسەبلیت یەک مانگ معاشی بارتەقای ساڵێکی ئەو پێشمەرگەیە کارمەندێک کە لە خوارەوە پاککەرەوەیە کە مندامێک کە بە 100,000 موچە وەرەگرێتن مامۆستایانی گرێبەست ئێستاکە ئەوە ئەکرێن بە هەمیشەی ئەوە ئەکرێن بە گرێبەست وانە بێژەکان بە 400,000 چی بکەن بۆیە حکومەتی هەرێم لە ئاستی ئەو کەم تەرخەمیە ئەو بێباچیە ئەو نەناردنی موچەیە بە نامونەزەمی تۆ کە حکومەتێک بی چۆن دەبێت بەرامبەر بە حکومەتی فیدرال کە هەرێمێکی سەر بە حکومەتی فیدراڵین بە چ ڕوویەک نازانم چۆن بیر لەوە کراوەتەوە لیستەکان بکەم و کوڕی بنێرین چۆن ئێمە بتوانین لە ئاستی ئەو دڵسۆزی خەڵکی خۆمان بەهانە بدەین بە حکومەتی عراق موچەکان نەنێرێ ناوی دووبارە تاکەی ئەو بایۆمەتری کردیمان هۆکاری چی بوو کەم و کوریەکان لە خۆمانن ئازیەتدانی خەڵکەکە لە خۆمانە هیوادارین ئەو بابەتە ئەگەر چی لی گەشت بینیم ها بۆ چەند مانگی تری شەروە بێ خاستن کە بەرەو هەڵبژاردننی عراقی ئەو کاتە لەوانەیە حیزبەکانی عراقی کاندەکان بیر لەوە بکەن و چۆن سکالاتەوە مار بکەن چۆن چێشە و گرت بۆ هەرێمی کوردستان و موچە خۆران دابین کردن بۆ ئەوەی خۆیان خۆشەویست و دەنجی زیاتر بێنن بەڵێ کاک عەبدوڕەحمان تۆ ئەڵێیت کەم و کوڕەکە لە لایەن وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمە ئەی بەغداد بیان و ناگرێ بەڵێ با ئەوەش ئەگە ئینسان بە ویژدانەوە قسە بکەین ئێمە هەمیشە ڕاستگۆیی پێوەری کارەکانمان بێ باشە حکومەتی هەرێم لە ڕووی ئەوەی کە ناعەدالەتی هەیە لە ڕووی ئەوەی کە بێسەروبەری لە موستەکان هەیە لە ڕووبەری تەخشان و پەخشانێکی زۆر هەیە بەڵام لەگەڵەوەشدا ئەو موچانەی کە ناردوویەتی لە ئاستی پێویست نەبووە موچەکان کەم و کوریان تێدا بەڵام ئەگەر وەک واقعیش قسەیەک بکەین حکومەتی عراقی هاوشان لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان ئەزیەتەدەن لەبەر دووشت موچەی مانجی 4 و 5 هاتووە کە ئەوانت بەڕێ کردووە ئەی بۆ ئێستا ئەو موچەی مانجی حوتی هەرێمی کوردستان فەرمان بەران بەڕێ ناکەی تۆ ئەگەر ئەتوێتن لێپێچینەوە لە حکومەت و کەم و کوڕیەکانی بکەی کە ئێستا بەداخەوە ئەو حکومەتی خۆمان وایان کرد خەڵکی کوردستان چاوی لە بەغدا بێ و موچە لێ بنێرێ مەبەستەکەم قسەی ڕووم لە حکومەتی عراقیە تۆ کە مانجی 5 و 6 نار بە هەمان شێوە بینێرە ئەو لستانەی کە کەم و کوریان تێدای ئەو 50 میلیارد دیناری کە زیادی کردووە فەرموو بە بەیانێک بە قسەیەک بە خەڵکی کوردستانی بڵێ ئەوانە ڕامان گرتووە لایەنی ئەمنیان شوێنێکی ترە لە بەرەوەی کەم و کوریان هەبووە لە بەرەوەی دامەزراندن یە خەڵکیان زیاد کردووە ئەو باڵەکەی بخەسەر حکومەتی هەرێمی کوردستان بەڵام برسیکردنی هاوڵاتیان لەلایەن حکومەتی هەرێم و لەلایەن حکومەتی عراقی بەڕاستی هاوشانە هاوتەری بە چاکوێ حکومەتی عراقی کێشەکان لەگەڵ حکومەتی هەرێم چارەسەر بکات نەک لەسەر حسابی فەرمانبەران بێ وەک عەرزم کردی ئەو 50 میلیارد زیاد بووە فەرموو لەکوێ زیاد بووە با خەڵکی کوردستانیش بیزانێت ڕوویەکی تریشم لەوەیە کە حکومەتی عراقی بەرامبەر بە موچەخۆران کەم تەرخەمە هاوشانە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەزیەتدانی فەرمانبەران بەڵام لەگەڵەوەشدا پێویستە نوێنەرانی خۆمان لە بەغدا یەکدەنگ بە کۆدەنجی بڕیارێک دەربکەن ئەوە ساختکەنەوە حکومەتی هەرێمی کوردستان لە فڵان شوێنە کەم و کوری هەیە موچەی زیادی کردووە بندیواری هەیە تەوتین خاوە تەوتین بە سیاسی کراوە تەوتین عنادیە بەڵام خۆشیان بەیانێک دەکەن چ عەجەب ئەوان خۆیان لەوێ هیچی لە 30 میلیۆنە کەمتر وەرناگرێت موچیان لەسەر بەغدایە بەڵام نازانم چۆن بیر لەوەی بکەین و سیاسیەکانمان بەرپرسەکانمان ویژدانمان بجوڵێ بەرامبەر بەو بێ موچەخۆریە بەو موچەخۆرانەی کە موچەیان نییە بەوەی کە وەزعیان خراپە تۆ سەرنج بدا چ شتێکت پێکرێ هەموو شتێک قەرزە ناتوانانی بەلای دوکاندار بڕۆی ناتوانانی بەلای مارکتدا بڕۆی برا پێشمەرگەکان لێ بە قەرز ئەچێتەوە خۆشتان 30 میلیۆن وەرەگرن کاتی ئەوەیە نوێنەرانمان لە بەغدا یەکدەنگ لەبەر خاتری بەرژەوەندی میلەتی کورد لایەنی سیاسینا ئێمە خۆمان خەڵکی کوردستانی شزانەی هۆکاری برسیکردنەکە چێت وەلە چ لایەنێکەوەیە وە چێ لایەنی باڵا دەستا چێ ئەو هەموو هۆکارانەی دروست بۆیە چاکتر وایە هەم ئەوان خەریکی ئەوە بن بگە بەیانێک بێنە سەرخەت و جدیەت لە کارەکە نیشاندن و حکومەتی عراقیش کاتی ئەوەیە بە حکومەتی هەرێم بڵێت تۆ لێرە زیادت کردووە لێرە کەمت کردووە بەڵام لەسەر حسابی فەرمانبەران نەبێ فەرمانبەران ئەرچی خۆیانەکەن لە هیچ شوێنێکی دنیا نەبووە تۆ بۆ مای 2 مانگ کاری حکومداری بکەی کاری فەرمانبەری بکەی بەڵام حکومەتەکەت موچەت پێ نەدا نەک پێشت نەدا هۆکار بێ بۆ دواکەوتنەکەی ئەوانە قەیرانی گەورن ومێدەکەین چاک بێتن بەڵام لە سای ئەو حکومەتە کاربەڕێکەرا بەو نیەتی ئێستا هەیە من زۆر لی گەشتبینیم لە داهاتوش بەتایبەت ئەگەر انتخاباتی عراقی بێتە پێش ئەوە خۆتەزانی ئەو کاتە بۆ خۆشەویستی خۆیان لەناو شەقامی عەرەبی هەموو شتێک دژی هەرێمی کوردستانەکەن واشمان بیان و پێداون کە ئەوان بتوانن ئێستا شەقامی کوردی بەرامبەر بە حکومەتەکەمان و ناڕەزای و نیگەرانی بجوڵێن ئەوە کەسیش لی بەرپرس نییە میلەتەکەمان هیچ کێشەیەکین لەوڕوا حکومەتی کاربەڕێکەر لی بەرپرسە بەڵێ کا عەبدوڕەحمان بە جێبەجێکردنی بڕارەکانی دادگای فیدراڵی
گرفتە داریاییەکانی نێوان بەغدا و هەولێر چارەسەر نابێ؟ ئەوە من زۆر بە لی گەشتبین نیم لەبەرەوە ئێستا بڕیاری دادگای فیدرالی هەیە کە موچە بنێردرێت فەرمو بڕیاری دادگای فیدرالی جێبەجێ نەکراوە موچەکە نەناردراوە خۆ موچەکە قەراروا بوو تا دوای تەوتین بنێردرێت بۆیە تۆ ئەگەر خۆت چاک نەکەی ئەگەر هیمەت نەکەی ئەگەر بڕیارەکانت لە لای خۆ سەریح و یەکدەست نەبن بە پاچی نەچی خۆ ئێستا ئەگەر حکومەتی هەرێم بە شەفافی بە واضحی ئەو لیستانەی ناربا بۆ بەغدا هاوتاکردنی موچەی خانانشینان موچە لیستەکانمان پاک بە ئێستا خەڵکی کوردستانیش لەگەڵ حکومەتی هەرێم لەسەر جادە ئەبوو ئەو کاتە ڕووی ناڕزاییمان لە بەغدا ئەکرد بەڵام لەبەرەوەی کە تۆ گەندەڵێکە لە خۆت بێ لستی موچە کەم و کوریتیا بێ بەرامبەر بە عراق ناتوانێت ئێستا ئێمە وەک حەق دەبی بڵین حکومەتی هەرێم بەرپرسە لە کەموکوری موچەکان حکومەتی بەغداش بەرپرسە لەوەی کە موچەکان نانێرێ هەردووشیان پێکەوە ئازاری خەڵکی کوردستان و موچە خۆرانەدەن بەداخەوە بەڵام لەسەر ئەوەی کە شێر بەرکامیان کەوتووە بڕیاری دادگای فیدرالی کەم تەرخەمیەوە ئەو پشکە گەورەیە بەڵێ حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی کاربەرەکەر پشت شێری بەرکەوتووە لەبەرەوەی حکومەتی عراقی ڕەنگە پێیخۆش بێ خەڵکی کوردستان ئازار چێژە ڕەنگە پێیخۆش بێت و کەموکرتە بێ پێیخۆش بێت و لە ئاستی پێویست نەبی ئەوە دەرەنجامی ڕفراندۆمەکەمانە کە ئێستا بەلاوازی ئەدیترین بەڵام لەگەڵ ئەوەشدا حکومەتی عراقی حکومەتی هەرێمی کوردستان لە 180 ئەو کەموکوریەی بەرەکەوێتن کە لە خەمی موچە خۆرانی خۆی نیە خۆ بەغدا بۆ لە خەممان بێ بەغدا ئەڵێ من موچەکان نێرم بەڵام قسەکە لەوەیە کە ئێمە هەرێمێکین سەر بە فیدراڵین دەبوایە ئەوان ئازاری موچە خۆران نەدەن لەو جیاتی ئەوەی کە ئازاری موچە خۆران دەن ئازاری ئەو حکومەتە بە نەوەک لە نێوەکان ڕخنە لەو حکومەتە بگرن کەموکوریەکانی ئەعلان بکەن پێی بڵێ لێرە زیادە لێرە کەمە لێرە ناودووبارەیە من چی بکەم منێکی فەرمانبەر منێکی کارمەند منێک کە ئیشەکەی خۆمەکەم بەڵام لەسەر حسابی کەسێک کە گەندەڵی ئەکا کە موچەکەی منی تێکداوە کە لەبەر خاتری ئەو من زەرەر بکەم ئەوە هۆکارێکە حکومەتی عراقی وەک عەرزم کردی لە 15 بەرەکەوێت بەڵام پشتی شێر بۆ ئەو کەموکوریا بەر حکومەتی کاربەرەکەرەکەوێتن هیوادارین لەوە زیاتر ئەو خەڵکە ئەزیەت نەدەن ناکرێتەوە هەر نمونەیەکت بۆ بێنمەوە من پیرۆزبایی لە مامۆستایانەکەم کە لە وانەبێژی بوون بەگرێ بەست هەرچەندە زۆر دواکەوت بەڵام کوور دەڵێ زەرەر لە نیوە بگەڕێتەوە قازان حسێبە باشە بۆ چەند ساڵە بۆت ناکردن ئەی ئێمە خۆ بیرمان دێ لە ساڵی 92 کەموچە نەبوو مامۆستایانی ئازیزی خۆشەویست بوون نیان هێشت سیستەمی پەروەردە پێوێت و خوێندنەکە بەردەوام بوو ئەو کاتە لەبەرەوەی هەممان وەکو یەک بووین ئەوانەی کە ئێستاش ملیاردێرن هاتنەوە هیچیان نەبوو لەبەرەوە خەڵک تەفەهومی وەزعەکەکە بەڵام ئێستا خەڵک متمانەی نەماوە تۆ هەرچی بکەی ئەو پێی وایە موچە هەیە و نایدەی پارەیەکی زەبەرلە هەیە نادەی بۆ تەخشان و پەخشان هەیە بۆ چەندی ساڵە بوو زەمانە بۆیە ئەمە ئەوەش لەگەڵەوە تێکەڵ چێشکەمەوە خولی داهاتووی پەرلەمان خولێکی حساسە خولێکی گەرم و گوڕە دیارە خۆش دەزانی یەکێتی زۆر سوورە لەسەر ئەوە کە ئینتیخاباتەکە لە کاتی خۆی بەڕێوە بچێتن ومێدەکەین لە کاتی خۆشی بەڕێوە بچێت بەڵام ئەرچی پەرلەمانی داهاتوو زۆر قورسە بۆ ئەوەی دەبێ بیر لەوە بکاتەوە چۆن دەستور بەڕێ بکات بیر لەوە بکاتەوە تریش پەرلەمان زۆر لە سەرەتی واجبە لە داهاتوو هەموو چی خانانشینەکەی خۆی بە ڕێژەی 150 کەم کاتەوە چونکە خەڵک چاویلەوەیە دومین شتیش ئەو فئە زۆرانەی جیاوازەی کە لە موچە هەیە بۆچی سەرۆکی هەرێم 15 میلیۆنی هەبێ بۆچی فئەکان 7 میلیۆنیان هەبێ بەڵام تۆ بیر بکەوە ژیانت لەسەر پاککەرەوەیە کە موچەیەکی کەمی هەبێ کە مندامێک کە خەڵکی خۆتە و لە سنوورەکەی خۆتە 150,000 هەبێ مامۆستایەک بە 400 ئەوە ئەرچی داهاتووی پەرلەمانە سیستەمی موچەش ڕێکخات ئەو چێشە و گرفتانەش چارەسەر بکەین بەڵێ ئێمەش بەیوان ئەو سیستەمە ڕێبخرێتەوە من دوا پرسیارەدا ڕاستاکەم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە کا عەبدوڕەحمان بڕیارە لە داهاتووی نزیکدا وەفدێکی باڵای وەزارەتی دارایی عێراق و هەرێم و دیوانی چاودێری دارایی عێراق کۆبنەوە بۆ چوونت گەشتبینی بەرامبەر ئەو کۆبوونەوەیە نەخێر گەشتبین نیم لەبەر دووسێشت تۆ بیر لێ بکەوە چەندین جارە وەفدی حکومەتی هەرێم ئەچێت بۆ بەغدا بەڵام ئەگەڕێنەوەش بەڵێ نەخێر بە شێوەیەکی جددی گەشتبین نیم تۆ سەرنجدا چەندین جار وەفدی حکومەتی هەرێمی کوردستان ئەچێت ئەو خەلە لە هەمووی لە حکومەتی هەرێم وەزارەتی داراییە بەداخەوە ئەو لایەنەی باڵادەستە هۆکاری سەرەکی ئەو چێشە و گرفتانەیە دەبێت ئەو لێرە چارەسەریان کات چەندین جار بینیمان وەفدی ئێمە چوو بۆ بەغدا هیچی نەکرد یان لە جەنابەتە پرسم لە حکومەتی کاربەرەکەرە پرسم لە وەزارەتی داراییە پرسم بۆ هێشتیان بگات بە 50 نزیکەی 50 ڕۆژ کەم وچە نادرێت ئەی دوێن و پێرێ جەنابتان چی تارە کرد خۆ لە هیچتان کەم نییە بە شوێن بە سیارەی باشە ڕۆن بە VIP ئەڕۆن بۆ نەچوون چارەسەری ئەو چێشە لە بەغدا بکەن نەخێر حکومەتی کاربەرەکەر بە تایبەت لایەنی دەسەڵاتدار ئەوەی کە خۆسەپێنی کردووە ئەوەی کە ئەوێ موچەڕێک نەخاتن ئەگەر بەنیەتێکی باش و جدیت و دڵسۆزی بۆ خەڵک بێ نەک ئەو جارە چەندین جاری کەش بچن ئەو چێشەیە چارەسەر نابێت چونکە ئەو چێشەیە وا چارەسەر بێ شەفاف بێ ڕازگۆ بێ لیستەکان چێشیان تێدا نەبێ ئەو کاتە بچی خۆ ئەگەر حکومەتی کاربەرەکەر نیەتی پاک بێ خەمی خەڵک و فەرمانبەرانی بێ ئەو کاتە لە بەغدا ئەتوانی بەدەنگەچیت لێ ئەوە بەغدا غەدرمان لێکە بەڵام ئێستا ئێمە قسەمان پێ نیە ئەو کەم و کوریانەی بۆ ڕزکردی سەدانی دیکە شۆکارن
کە حکوومەتی کاربڕێکرد ناوێ وەزعەکان بە ئاسایی بڕۆ ناوێت چێشی فەرمانبەران چارەسەر بۆ هەر چێشەی فەرمانبەرانمان هەیە تۆ لە کارە با لە ئاوی هەولێر لە سووتانی دوێنەی هەولێر یعنی ئەوانە هەموو بکڕین بەداخەوە خۆیان زۆر خۆش ئەژین بەڵام بیر لە داهاتوو ئایندە و نیگەرانی ئەو خەڵکە ناڕەزی ناکەنەوە ئەوەش هەست نەکردن بە بەرپرسێتی ئەو پەڕی کەم تەرخەمیە. بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان تا چاودێری سیاسی سوپاس ڕاستەوخۆ لەولێر لەگەڵمان بووی.